ئازیزان هێنارتی سڵاوتان لەبێ. پەیوەندەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەت گۆڕان لەگەڵ پارتە دەسەڵاتدارەکان لە چه ئاستێکدایە؟ پرسی نزیکبوونەوەی یەکێتی و گۆڕان، هەروەها پرسی کۆنگرەی بزوتنەوەی گۆڕان. گفتوگویان پرسانە و چەند پرسێکی دیکە دەکەین لەگەڵ جەلال جەوهەر، ڕێخەری ژووری پەیوەندە سیاسیەکانی بزوتنەوەی گۆڕان. کاک جەلال زۆر بەخێر بێت. زۆر سوپاس دەکەم. کاک جەلال قسەیەکی دەوترێ ئۆپۆزیسیۆن لە کوردستان جۆرێک لە ساردبوونەوەی هەیە لەسەر و پاکێجانەی کە پێشکەشی دەسەڵاتی کرد لە ساڵی ڕابردوودا. بە تەقدیری ئێمە ئەمە ڕایشی دروست نییە، چونکە لە نزیکترین کۆبوونەوەی لووتکە لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن، بزوتنەوەی گۆڕان، یەکگرتووی ئیسلامی کۆمەڵ لەوێ جارێکی تریش لە هەفتەی دەی مانگی ڕابردوو جارێکی تریش تاکید لەسەر پاکێجەکان کراوەوە، لە پێشانیشەوە تاکید لەسەر جێرانەوەی پرۆژەی دەستور کرایەوە و تاکید لەسەر وەشکراوەکە هەر سێ لایەن تەئید و یان پشتگیری یان داواکەن سیستەمی سیاسی لە کوردستان لە سەرۆکاتیەوە بوەڕێ بۆ پەرلەمانی. بەڵێ کاک جەلال، بەڵام تا چەند تاکیدکردنەوە بەسە بە تەنیا لە کاتێکدایەوە تا چەند بە دووادات چوونتان هەبوو بۆ ئەوی بزانن تا چەندی خاڵەکانی ئەو پاکێجانە جێبەجێ کراوە؟ ئێمە بە تەقدیری ئێمە تا ئێستا ئەوەی کە هەیە پێوترێ مفاوەزات و گفتوگۆ، ئێمە پێمان وان نییە هەتا ئێستا لایەنەکانی دەسەڵات جددی بن لەسەر جێبەجێکردنی ئەم پاکێجانە لە ڕووی عملیەوە. خۆیان لە چەندین کۆڕ و کۆبوونەوە لە مستەوای بەرز لە ئاستی زۆر بەرز ئەقرارەکەن بەوەی کە لە کوردستانە فەساد هەیە، لە فەسادی سیاسی هەیە، فەسادی قانونی هەیە، گەندەڵی ئیداری و دارایی هەیە، بەڵام بەڕاستی ئەنی لە ڕووی عملیەوە تا ئێستا وەکو پێویست هەنگاویان بۆ نەناوە. بەڵێ کەواتە ئۆپۆزیسیۆن چی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ دەسەڵاتدا لە داهاتوودا؟ ئێمە جگە لەوەی کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەو مەشروعی ئیسلاحی سیاسی هەیە تەقدیمیەکە و ئسرارشی هەیە لەسەر جێبەجێکردنی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێیان وایە تا ئەمڕۆ تا ئێستا هەموو ڕێگەکانی پێویستە هەموو ڕێگەکانی خەباتی مەدەنی بگرنە بەر مەبەستکردنی خەباتی مەدەنی و بەسمان هەڵبژاردنە، بەسمان پەرلەمانە، بەسمان ڕێگای قەزایە، بەسمان ڕێگای ڕاگەیاندون و میدیاکانە، مەبەستمان حیوار و گفتوگۆ و مفاوەزاتە، مەبەستمان خەباتی جەماوەریە، مەبەستمان خۆپیشاندان و کۆڕ و کۆبوونەوە و ڕێپێوان و گردبوونەوەیە. هەموو ئەمانە ئێمە لەم قۆناغا بە پێویستی زانین بۆ ئەوی کە بتوانین دەسەڵات بێنینە سەر مێزی گفتوگۆ و وا بکەین. بەڵام لە بەرامبەر جێبەجێنەکردنی ئەو داواکاریانی کە تاوەکو ئێستا ئۆپۆزیسیۆن هەبوواتە چەند داواکاریەک هەبوون، بەڵام تاوەکو ئێستا بە شێوەیەکی جددی وەکو خۆت باست کرد دەسەڵات پارتە فەرمانڕەوەکان لێرە نەهاتوونەتە پێشەوە بۆ جێبەجێکردنی ئەم خاڵانە. چاودێرانی سیاسی زۆر جار باس لەوە دەکەن کە دەبێت ئۆپۆزیسیۆن ڕێگەی دیکە هەڵبژێرێت بۆ ئەوەی دەسەڵات ناچار بکە کە ئەو خاڵانە جێبەجێ بکات. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بیریان لە بەدیل کردوێتەوە، ڕێگەی دیکە کردوێتەوە بۆ ئەوەی دەسەڵاتی پێ ناچار بکەن کە ئەو خاڵانە جێبەجێ بکات. ئێمە تا ئێستا باسم کرد تا ئێستا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەر سێلا تاکید لەسەر جێبەجێکردنی پاکێزەکانەکەنەوە، هەر سێلا سوورن لەسەر ئەوەی کە ڕێگای خەباتی مەدەنی بگرنە بەر بۆ ئەوەی کە ناوەڕۆکی ئەو داوانەیە کە ئێمە باسمان کرد کە دەڵێن خەباتی مەدەنیش بەسمان هەڵبژاردن، بەسمان پەرلەمان، بەسمان قەزا، بەسمان خەباتی جەماوەری، خۆپیشاندان، ڕێپێوان، هەمووانی کە باسمان کرد. هەتا ئێستا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن نەگەیشتونەتە ئەو قەنەعەتەی کە بیر لە بەدیلی خەباتی مەدەنی بکەنەوە. ئێمە پێمان وایە دەبێت لایەنەکانی دەسەڵات بیر و عەقڵیەت و تێگەیشتنی خۆیان بگۆڕن لەسەر مەسەلەی ئیسلاحی سیاسی، لەسەر مەسەلەی شێوەی حکومڕانی لە کوردستان ئەگەر نا بەم تەریقەی کە ئێستا هەیە ئەنجامی باشی ناوێت.
کەواتە بۆ پێی وەکو خۆت ئەو مامەڵەتان هەبوو لەگەڵ دەسەڵاتدا و دانیشتنتان کردووە گفتوگۆ هەبووە دەمێ بەڕاشکاوی پێم بڵێیت تا چەند ومێتان بۆ ماوەکە ئەم دەسەڵاتە توانای چاکسازیکردنی هەیە ئێمە لە تەجروبەی ئەم ماوەی 3-4 ساڵی ڕابردوو و پێشتریش کە باڵێن بە شێوەی شتر لە ساحەی سیاسیەکە بووین ئەمە پێمان وایە ئیرادەیەکی سیاسی حەقیقی نییە ئێستا لە ئارادا لەلایەنەکانی دەسەڵاتەوە بۆ چاکسازی سیاسی یاسایی ئیداری دارایی چاکسازی لەو جۆرە نییە بەڵام بە تەقدیری ئێمە هەم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و هەم فشاری جەماوەری و ینی ئەمانە دەتوانن دەوری چایشیان هەبێت دەوری دیاریان هەبێت لە ئەوەی کار بخەنە سەر لایەنەکانی دەسەڵات بۆ گۆڕینی بیری دەسەڵات عەقڵێتی دەسەڵات بۆ گۆڕینی تێگەیشتنی دەسەڵات لە مەسەلەی ئیسلاحی سیاسی ئێمە پێمان وایە ئێستا ئیرادەیەک هەیە ئەو ئیرادەیە ینی ئیرادەی ئیسلاحی سیاسی نییە پێچەوانەکەیەتی لەلایەن دەسەڵاتەوە پێمان وایە دەسەڵات ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر نزیکەوێتەوە لە فەساد و دوور ئەکەوێتەوە لە دیموکراسیەت و بنەماکانی دیموکراسیەت و عەدالەت جا بۆیە ئێمە پێمان وایە تا ئەو تێگەیشتنی خۆی نەگۆڕێ لە مەسلەی شێوەی حکومڕانی و سیستەمی سیاسی لە کوردستان ئێمە پێمان وانە بتوانێت ئیسلاحی سیاسی بکە بۆی ئیسلاحی سیاسی بکە دەبێت تێگەیشتنی خۆی بگۆڕێ لە مەسلەی سیستەمی سیاسی و بەڕێوەبردننی حکومڕانی ئێستا هەیە ئەو دەسەڵاتی ئێستا هەیە ئێوە ئومێدتان پێ هەیە بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە خۆیدا بکات و ئەو داواکارانی کە باستان کرد جێبەجێ بکات ئێمە هەروەکو باسم کرد ئێمە لە هەوڵین تا ئێستا نەگەیشتوینە تا ئەوەی کە بەدیلێکی ترمان هەبێت تا ئێستا ئێمە بڕوامان بەوەیە ئیسلاحی سیاسی ئەو لەبێتە لەلای ئێمە باشە تۆ باست لەوە کرد کە ئەم دەسەڵاتە ڕۆژ بە ڕۆژ دوور دەکەوێتەوە لە دیموکراسیەت و نزیک دەبێتەوە لە فەساد ئێوە چاوەڕێی چی لە دەسەڵاتێکی لەو جۆرە دەکەن هەروەکو باسم کرد یعنی تا ئێستا ئێمە نەمانتوانیوە بەڕاستی ئەو زەختە بە هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و بە زەختی جەماوەریش وا بکەین کە لایەنەکانی دەسەڵات مل بدەن بۆ ئیسلاحی سیاسی هەروەکو وتم یعنی ئەم پرۆسەی ئەم گۆڕینی عەقڵیەت گۆڕینی تێگەیشتنیان لە مەسەلەی حکومڕانی پێویستی بە ئامادەکردنی هەم سیاسی هەیە هی حزب و ڕێکخراوە سیاسیەکان و هەم پێویستی بە ئامادەکاری جەماوەری هەیە دەبێت ئێمە لە خۆڵێکەوە وا بکەین کە جەماوەر و شیارکەینەوە خەڵک و شیارکەینەوە تێیان گەینین لە مەسەلەی ئەم فەسادە و زەرەر و زیانەکانی فەساد تێیان گەینین لە مەسەلەی مافی هاوڵاتی یعنی ئێستا ئەوەی کە جێگەی داخە زۆر ئەمە لە کوردستان وەکو پێویست نابینین هاوڵاتی بە مافەکانی خۆی ئاشنا بێ و وەکو پێویست نابینین هاوڵاتی داوای مافەکانی خۆی بکە و بەرگری لە خۆی کە وەکو پێویست بۆیە بە تەقدیری ئێمە ینی ئەم پرۆسەی سیاسیە ئەگەر بمانەوێ بە شێوەیەکی هێدی و هێمنی بەڕێوە بچێ دەبێت کار بکەین لە پێش هەمووی بۆ شارکردنەوە و بە ئاگاهێنانەوەی خەڵک و بۆ هێنانی خەڵک بۆ سەرخەت زۆر باشە کاک جەلال هەندێک جار باس لەوە دەکرێت کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەناو خۆیاندا لەسەر هەندێک پرس یەکاڵوێز نین و یەک بۆچوونی گشتیان نیە و کۆکیان نییە لەسەر بابەتەکان بە نمونە ئەوەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەشداری کرد لە ئەو وەفدەی کە چوونە بەغدا بۆ ڕێکەوتن لەسەر یاخود چارەسەرکردنی کێشەڵپەسێردراوەکانی نێوان هەرێم و بەغدا و بەڵام لە بەرامبەر گۆڕان و کۆمەڵ بەشداریان نەکرد ئایا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کۆکن هاوهەڵوێستن لە ئەو ڕووداوانەدا یاخود لەسەر ئەو باسانی کە دێنە پێشەوە بە تاقدیری ئێمە ینی بە لێکدانەوەی ئێمە و معلوماتی ئێمە ئەو لێکدانەوەیکی دروست نییە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن
ئێستا مەشروعێکی ئیسلاحی سیاسییان هەیە ئەو مەشروعی ئیسلاحی سیاسیە ئەساسی پەیوەندیە لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ینی مەشروعی مشتەرەک مەشروعی هاوبەشی نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەو مەشروعی ئیسلاحی سیاسیە ینی ئەوەیە شتی مشتەرەک لە نێوان ئێمە و ئۆپۆزیسیۆن لە ماوەی ڕابردووشات جگە لەو مەشروعە ئێمە لە ئەستی عێراق دوو مەشروعمان ئامادە کرد بۆ ینی جگە لە مەشروعی ئیسلاحی سیاسی مەشروعی ئیسلاحی سیاسی لە عاسی عێراق و مەشروعی شتریشمان ئامادە کرد بە ناوی مەشروعی دروستکردنی دەستگایەکی دانوستاندنی نیشتیمانی لە ئاستی هەرێمی کوردستان ینی بۆ مفاوەزە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغا ئێمە ینی جگە لەو مەشروعی ئیسلاحی سیاسیە ئەم دوانەشمان ئیزافە کرد ئەم دوو مەشروعەش چووە سەر مەشروعەکانی تر بەڵام ئێمە دەبێ هەموو لایەک ئەو بزانین و ئێمە بۆ خۆشمان بە تاکیدەوە زانین کە ئێمە کە لایەنەکانی معارزە کۆن لەسەر مەشروعی ئیسلاحی سیاسی معنایەوە نییە جیاوازیان نییە ئێمە سێ حزبی سێ لایەنی سیاسی جیاوازین دیدی جیاوازمان هەیە بەرنامەی جیاوازمان هەیە بیر و بۆچوونی جیاوازمان هەیە بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا ئێمە یەخستووە ئەو مەشروعی ئیسلاحی سیاسیە بۆیە زۆر ممکنە ئەو حاڵەتانە لە جیاوازی لە نێوان لایەنێکی سیاسی مەسەن لە نێوان یەکگرتو و لە نێوان کۆمەڵ و لە نێوان بزوتنەوەی زۆر باشە کاک جەلال پرسێکی دیکە بۆ پێی جەنابەت بەرپرسی یاخود ڕێخەری ژووری پەیوەندی سیاسەکانی بزوتنەوەی گۆڕانی پەیوەندی گۆڕان لەگەڵ لایەنەکانی دیکە لە چ ئاستێکدایە بە تایبەت هەردوو پارتی دەسەڵاتداری هەرێمی کوردستان ئێمە پەیوەندی زوتنەوەی گۆڕان و پەیوەندی با بڵێن بە تایبەتی و لایەنەکانی معارەزە لە چوارچێوەی ئەو مەشروعی ئیسلاحی سیاسی کە لە ماوەی ڕابردوو تەقدیممان کردووە بۆ پارتی و بۆ یەکێتی ینی ئەمەیە با بڵێن حەلەقی وەسڵدانەوەیە خەتی نێوان ئێمە و لایەنەکانی دەسەڵات ئێمە لە ماوەی ڕابردوو بۆ سازدانی جەوێکی کەش و هەوایەکی تازەی سیاسی لە نێوان لایەنەکانی کوردستان بە تایبەتی کە گرژی و حاڵەتێکی نائاسایی هەبوو لە نێوان بزوتنەوەی گۆڕان و لە نێوان نیشتیمانی کوردستان و لە نێوان بزوتنەوەی گۆڕان و لە نێوان نیچێتی و لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی ئەوە بوو کۆبوونەوەیەک ساز کرا لە 24 مانگینۆ لە نێوان شێتی نیشتیمانی کوردستان و لە نێوان بزوتنەوەی گۆڕان لەوێ لەو کۆبوونەوەیە جارێکی تریش بزوتنەوەی گۆڕان تەکیدی لەسەر ئەو مەشروعی ئیسلاحی سیاسی کردەوە و لە پێش هەمویانەوە لەوێ تأکیدی لەسەر ئەو مەشروعی جێرانەوەی دەستور و گۆڕینی سیستەمی سیاسی لە کوردستان لە سەرۆکاتی و پەرلەمانی لەوێ تأکید کرایەوە و هەر لەوێ تأکید لەسەرەوەش کرایەوە کە ئێمە دەبێ کارێکی وا بکەین ئەم مەشروعی ئیسلاحی سیاسی و مەسلەی دەستور بە شێوەیەکی تەوافق لەگەڵ لایەنەکانی تری کوردستانیش بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستانیش ئەم مۆزوعە باس بکەین. بەڵێ لە سەروبەندی و کۆبوونەوەیەدا ئێوە ئەو کات لە دوانێکتان بۆ ڕۆژنامەی ڕووداودا کە پرستان بە پارتی دیموکراتی کوردستان کردووە پێشەوەی ئەو سەردانە ئەنجام بدەن. حکمەتی پرسکردن بە پارتی چییە لە سەردانکردنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا؟ ئێمە پرسمان نەکردووە من دەمێت ئەوە ڕاستکەینەوە بۆ جەریدەی ڕووداویش ئێمە پرسمان نەکردووە ئێمە ئەوانمان ئاگادار کردەوە ئەوانمان ئاگادار کردەوە وەکو چۆن لایەنەکانی تریش هەموو جار ئاگادارەکەینەوە دەمانەوێت علاقاتی سیاسی لە کوردستان بە شەفافێ ڕوون و ئاشکرا بێ بۆ هەموو لایەک ئێمە ئەوانمان ئاگادار کردەوە پەیوەندیەکتان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندانی وەکو پەیوەندی ڕێکەوتنامەی استراتیژی ئەوەی لە بین یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەیە. حکمت چییە وەختێک گۆڕان پارتی ئاگادار دەکاتەوە بۆەوەی کە دەیانەوێت سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن؟ ئەزانی تۆ ئەوان هەردوو لایەن دوو لایەنی دەسەڵاتن و شەریکن لە حکومڕانی لە کوردستان شەریکن لە زۆربەی زۆری موسساتەکان شەریکن لە بەغدا یانیشتی هاوبەشیان زۆرە پاشان ئێمە کە
کاتی خۆی کە مشروعی ئیسلاحی سیاسیمان تەقدیم کرد لە 6 پاکێزەکە تەقدیمی هەردوو لایەنمان کرد و هەردوو لایەن ئاگاداری ئەو مۆزوعانن و هەردوو لە ئەوان شەریکن ئەوان بەیەکەوە دیفاعیان لەو مشروعەکانی خۆیانە کرد لە ڕاوبیر و بچوونە خۆیانە کرد ئەوان بەیەکەوە لە حکومەتن بەیەکەوە لە پەرلەمان بەیەکەوە لە هەموو دەسەڵاتەکان لێرە جا بۆیە حاڵەتێک هەیە لە ڕابردوو ینی بەهۆی ئەو بارە سیاسی کە هەیە لە ڕابردوو بووە لە ڕابردوو شێوەیەک لە بێمتمانەیی لە بێبڕوایی لە نێوان لایەنەکانی تی کوردستانە دروست بووە ئەوەیە کە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان دەمانەوێت ئەو کەلتورە نێلین دەمانەوێت کەلتوری مکاشەفە لە نێوان لایەنە سیاسیەکان کەلتوری شەفافیت لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان بچەسپێنین دروست بکەین بۆ ئەوەی لایەنێک ئێمە چوینە لای پارتی یەکێتی بە موعامەری نەزانێەوە کە چوینە لای یەکیش پارتی بە موعامەری نەزانێت قسەکە ئەوەیە لە کاتێکدا ئێوە هیچ پەیوەندیەکتان نیە ینی مەبەستم پەیوەندی مەبەستم هیچ ڕێکەوتنێکتان نییە لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە پەیوەندیمان هەبوو پەیوەندی ناببوورە مەبەستم ڕێکەوتن نەمە بوو ینی ئەوەی ئێستا ئەم دۆخە بووی کێتی ئاسایی ئەگەر بیانوێت لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە کۆ ببنەوە لە حاڵەتێکا پرس بە پارتی دموکراتی کوردستان بکەن حاڵەتێکی زۆر ئاساییە لەبەرەوەی ڕێکەوتنامەی استراتیژی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستاندا هەیە بەڵام گۆڕان بۆ دەبێت پارتی ئاگادار بکاتەوە یاخود پێچەوانەکەشی ئەگەر بێوە سەردانی پارتی بکە چ زەرورە یەکێتی ئاگادار بێ لەم سەردانی کردنە بۆم شەرحکردی ئەوان مەشروعیشی هاوبەشی ئیسلاحی مەشروعیشی هاوبەشیان هەیە مەشروعی حکومڕانی ئێمە مەشروعی ئیسلاحی سیاسی مەبەستن ڕێکەوتنامەی استراتیژیە بەڵێ ئێمە وەکو پۆزیسیۆن لە پێشەوە ئێمە لە مفاوەزات بووین لەگەڵەوان ئێمە عیلاقەی ئێمە لەگەڵ پارتی عیلاقی مفاوەزەیە لەسەر مەشروعی ئیسلاحی سیاسی و عیلاقەی ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەر مفاوەزەیە لەسەر مەشروعی ئیسلاحی سیاسی بڵێ تۆ پێشتر باست لەوە کرد کە ئەم دەسەڵاتی ئێستەی هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانە نزیک دەبنەوە لە فەساد و لە دیکتاتۆریەت باشە چه زەرورە پرس بە دەسەڵاتێک بکرێت کە ئامادەیی چاکسازی نەبێ وەکو خۆ داماژت پێدا دیارە لە قەوسان بەستم قسەکەی تۆیە کە تۆ واد نیشاندا کە ئەوان ئامادەی چاکسازیان نییە و نزیک دەبنەوە لە فەساد و لە دیکتاتۆریەت چه زەرورەتێک هەیە بۆ ئەوەی ئێوە پرس بە دەسەڵاتێکی لەم جۆرە بکەن ئەزانی چیەکە ئێمە پرۆژەی بزوتنەوەی گۆڕان ئەلەم قۆناغا بۆ کار و خەباتی خۆی ڕێگای خەباتی مەدەنی هەڵبژاردووە ڕێگای هەڵبژاردن ڕێگای پەرلەمان ڕێگاکانی تری خەباتی مەدەنی ڕێگاکانی تری جەماوەری هەروەها لایەنەکانی تری معارەزەش و ئێمە بۆم شەرحکردی لەوەی کە ئێمە ئەم قۆناغا بە مناسیب ێزانین و زۆر بەواقعی ێزانین ئەبە و شێوەیەتی پڕێنی کە ئێستا هەیە لەبەرەوەی ئەم وەزعی کە هەیە لە کوردستانە ینی هەم کوردستان لە حاڵتێکی سیاسی محدد و معەنەدایە و هەم ئێمە بەڕاستی لە کوردستانە باری جەماوەری بە تەقدیری ئێمە پێویستی بەکارکردنی زیاتر هەیە بەڵێ قسەیەکە بوو ئەو کات کە نیگەرانیەکە بوو لەلایەن ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانەوە لەسەر و لێدوانەی ئێوە تا چەنەوە ڕاست بوو کام لێدوان ئەو لێدوانی کە بۆ ڕۆژنامەی ڕووداوتاندا و باستان لەوە کردبوو کە پارتیتان ئاگادار کردوتەوە لە سەردانەکەتان بۆ لایەکێتی دەنگۆیەکە بوو لەوەی کە نەوشار مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان نیگەران بۆ لەو لێدوانەی جەنابتان بۆ ڕۆژنامەی ڕووداو دڵنیا کارنیشوان قەت باسی شتی وای نەکردو بەڵام من بۆ خۆم کە شتیوان بیست پەیوەندیم بە ڕووداوە کردوتم ئەمە ئەگەر ئێوە ئەمەتان کرد بێتە پرسەوە غەڵەتە ئێمە پرسمان نەکردو و پرسیش بە کەس ناکرد تەنها ئاگادارکردنەوە زۆر باشە دەمەوێت لەسەر پەیوەندیەکانی ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوەستین لە ئێستادا پەیوەندی ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە لەبەر ڕۆشنایی ئەو یەکتربینینی جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و نەوشار مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان باسم کرد ئێمە ئەو کۆبنەوەیە لە 24 مانگی نو و ئەو کۆبنەوەیە لەو کۆبنەوەی تاکید لەسەر هەر مەشروعی ئیسلاحی سیاسی کرایەوە و ئەو کۆبنەوەیە لەو کۆبنەوەی ئەجاری ڕاگەیاندنێکی هاوبەش دەرکرا لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان
کە تێیدا تاکید لەسەر جێڕانەوەی دەستور و هاوڕایی لەسەر سیستەمی سیاسی پەرلەمانی بە تەوافق لە نێوان هەموو لایەنەکانی کوردستان بۆ دەرچوین بۆ ئەوەی کە بتوانن کار و بەرنامەکانی دوای ئەوە جێبەجێ بکەن لیژنەیەشی سیاسی ئەو لیژنێکی یاسایی دروست کرا بۆ ئەوەی کە متابعی کار و بەرنامەکانی ئایندەکەوە ئێستا هەردوو ئەو لیژنانە بە تەقدیری بۆ پێی معلوماتی من کۆبنەوەیشان کردووە ئەگەر زیاتر نەبێ و لیژنەکەی تریش لە سەروبەندی دروست بوونایە. بەڵێ لە سەروبەندی جابوونەوەی بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەنگۆیەک هەبوو بۆی کە گۆڕان هەر یەکێتیە و لە ئێستادا بۆ کۆکردنەوەی دەنگە و دەیانەوێت ڕۆژێ لە ڕۆژانێکێتی دوجار دەهێنێتەوە لای خۆ دەبنەوە بە یەک هێزی سیاسی. ئەم لێکتر نزیکبوونەوەی ئێستا دەبینرێ لە بینی گۆڕان و یەکێتیدا وا لێک دەدرێتەوە کە هاتنەدی ئەو قسەیە ڕایەوە. جارێ بزوتنەوەی گۆڕان زیانە بۆتەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە نێکی غڵەتە بەڕاستی دروست دیارە مەبەستم ئەو چەند کەسایەتی ناویەکێتیەکە بەڵێ جابوونەوە دوجار گۆڕانەکەکەنە زیاژ نەبوون و ئیستیقالیان تۆ یەکێکی لە بەرپرسانی پاشووی ئێمە جیانە بووینەوە ئێمە ئیستیقالەماندا هەم کاگنوشروان هەم ئەو برادرانێتری مەکتەبی سیاسی سەرکردایەتیەکان کادرەکان هەمووەمانە ئێمە ئیستیقالەماندا یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانمان سەر لە نوێ وەکو ڕێکخراوێکی سیاسی دروست کرد بەڕاستی جا بۆیە ئێمە ئێستا لە بزوتنەوەی گۆڕان بەرنامەیەکی وەتەم لێکتر نزیکبوونەوەی ئێستا هەیە لۆ نییە کە سەرکردایەتی گۆڕان و سەرکردایەتی یەکێتی هاو بۆچوونن یاخود بۆچوونیان نزیکە لە پرسە سیاسەکانی ئێستای هەرێم و عراقیشدا ئێمە هەر وەکو وتم ئێمە دید و بیر و بۆچوونی تایبەتیمان هەیە ئێمە مەشروعی سیاسی تایبەتی خۆمان هەیە بەرنامەی سیاسی تایبەتی خۆمان هەیە ئێمە لەگەڵ هەر لایەک کە شتی هاوبەشی نیشتیمانی نەتەوەی مان هەبێ و کار و بەرنامەی مشترەکمان هەبێ ئێمە پێشوازی لێکین لەگەڵ هەر لایەکەوە بێ ئێمە ڕێکخراوێکی سیاسی کۆمەڵایەتی مەدەنین کارەکەین بۆ ئەوەی کە لەم قۆناغا پرۆژەی ئیسلاحی سیاسی پێش بخەین ئیتر شتی مشترەک لەگەڵ هەر لایەک بێ ئێمە لەگەڵ هەر لایەکی نیشتیمانی بێ ئێمە پێشوازی لێکین. بەڵێ دەوترێک یەکێتی نیشتیمانی کوردستان داوای نزیکبوونەوە دەکات لە گۆڕان بەڵام لە بەرامبەردا گۆڕان داوای زەمانەکە بەڕاشکاوی دەتوانانی پێم بڵێ تا چەند گۆڕان متمانی بە یەکێتی هەیە؟ ئەزانی چیە متمانە لە نێوە بەگشتی متمانە بە کار و کردەوە بە یەک هەڵوێستی بە یەکگرتنەوەی قسەکان و کردەوەکان بە یەک هەڵوێستی لەسەر مەسەلە نیشتیمانی و نەتەوەییەکان لەسەر مەسەلە چارە نووسازەکان متمانە بەوە ئەگەڕێتەوە متمانە بەوە ئەگەڕێتەوە متمانە بۆش دروستە بێ. بەڵێ نەوشار مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و جەلات تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان دوو هاوڕێی کۆنی هاوقەباتن پێکەوە ئەگەر بکرێ بەڕاشکاوی دەمێ بزانم لە ئێستادا متمانەی ئەم دوو سەرکردەیە چۆنە بە یەکتر؟ ئەوەی کە کردم ئەو قسەی کە وتم پێشتر قسەیەکی گشتی و نەڵێم کار و کردەوە یەک ڕایی یەک هەڵوێستی لە مەسەلە نەتەوەیی و نیشتیمانیەکان لە مەسەلە چارە نووسازەکان دوایی یەکگرتنەوەی ئەوەی عەرەب پێڵێ فعل و قەول قسەکردن و کردەوەکان بە تاکید ئەوە متمانە ئەگەڕێنێتەوە نێوان متمانە دروستەکە و متمانە شەگەڕێنێتەوە نێوان هەموو ئەو تەرەفانی کە دابڕاون لەیەک دەبێت متمانەی و لە نێوان ئەو ئەطرافانی کە کاریان نەکردووە ئەو شەر متمانە دروست. بەڵێ ئەم پرسیارانە لەوێ دێکە هەندێک دەڵێن نەوشار مستەفا متمانەی نییە بە بەیەکێتی و بە خودی تاڵەبانی بۆ نمونە زیاد لە مانگێکە کە ڕێکەوتنێکە بوو لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا لەسەر گەڕاندنەوەی پرۆژە دەستوری هەرێمی کوردستان بۆ پەرلەمان بەڵام تاوەکو ئێستا هەنگاوی عەمەلی نابینرێ. ئەم مەوزوعم بۆ باس کردی بەڕاستی ئێمە پرۆژەی ئێمە ڕێکەوتمان ئێمە ڕاگەیاندنیشی هەڵبەشمان دەرکرد لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو ڕاگەیاندنا هەڵبەشە ئەو خاڵی تێدا بوو پەیوەندی بە دەستور و
مەشروعی دەستور و مەسلەی سیستەمی سیاسی و ئێمە لیژانی هینمان دروست کرد لیژانی پێویستمان دروست کرد بۆی کە ئەو لیژانانە وردەکاریەکانی ئەم ڕاگەیان هاو بەشەر کار لەسەرکەن بەڵام لە بەروی ئەم مۆزوعێکی متشابکە مۆزوعێکە پەیوەندی بە هەموو لایەنە سیاسیەکانەوە هەیە پەیوەندی بە پارتیەوە هەیە پەیوەندی بە لایەنەکانی تری معارەزەوە هەیە بۆیە پێویستە بۆ ئەو مەشروعی ئیسلاحی سیاسیە کە مەشروعێکی نیشتیمانیە هەموو ئەو لایەنانە بەشدار بن و هاری کار بن لە مۆزوع واتە دواتر هەنگاوی عملی دەست پێەکە خۆی دەبێت بگەن نەتیجەیەک بەڕاست بەڵێ زۆر باشە ئێوە چوونە دەباشان بۆ دانیشتن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەڵام هەر لە ناو لایەنگرانی خۆتاندا لە ناو کادرانی خۆتاندا لە بزوتنەوەی گۆڕان گلەی ئەوە کرا کە تەنها چەند کەسایەتێکی سیاسی دێرین لەو دانیشتنەدا بەشدار بوون و هەندێک لە گەنجەکان فەرامۆش کران دەمەوێت ڕای جەنابەت بزانم بەڵام وچانێک وەردەگرین و دوای وچانەکە وەڵامی و پرسیارم بەرەوە عزیزان هێنارتی وچانێک وەردەگرین و بەردەوام دەبین